عزیزمان لایە کە ئەکرێت بڵین ناوی کامۆ هاوتایە لەگەڵ دیمەنە جوان و دیمەنی یەکێک لە پڕبینەرترین دراماکانی کوردستان، یەکێک لە دراما باشەکانی کوردستان کە درامای گەردەلوولە، هونەرمەندی ئازیز کاوان ئازیز لامان میوانە باسێکمان لە کارە هونەریەکانی خۆی بۆ کات و بۆ ئەم جەژنە میوانداریمان کردوکە کاوان فەرموو. زۆر بەخێر بیت، جەژنیشی پیرۆز بێت. جەژن لە ئێوە لە هەموو لایەک پیرۆز باس بۆ تۆ، جەژنە پیرۆز بێ و زۆر بەخێر بیت. دەستان خۆش بێ و چکەتەکەمان زۆر خۆشیە. ئەوە دوای تاقیەکەم زۆر تایبەتە دەستمان کردوەکەمەنەوێت. دەستان خۆش بێ. کاکەوان سلااو لەبێ، تەندروستی چۆنە؟ وەڵڵا باشن، زۆر بەخێر بیت و زۆر خۆشحاڵ بووین. ئەم جەژنە بەگشتی چۆن بوو؟ وەڵی جەژنەکە بەعام باش بوو، بەعام یعنی جەژنێکی هەموو ئەم مناسبانە بە تایبەت مناسبە دینیانە خەڵک بە گوڕوجۆشێکی گەرمەوە یعنی پێشوازی لەم مناسبانە کاکە جەژنی قوربانە. بەڵێ بێگومان کوردی هەر لە جەژن و لە بۆنەکانە جلی کوردی ئەپۆشید یان لەبەر کورسات و لەبەر بەرنامە زۆربەی مناسبەکان بەڵێ من حەزم لە جلی کوردیە، بەس ئەوێ یعنی ئیشی من و کار و ئیشی من ینی ڕاستە بۆی شەکەی تۆ نابێت بۆ جلی کوردی نابێت، بەڵام لە مناسبەیە خۆشە. بەڵێ بەگشتی لە مناسبەکانە حەز بە پۆشینی جلی کوردیەکەم ئەگەر بەرنامەش نەبێت، ئەگەر بەرنامە بێت ئەوە بە دڵنیایی بە دڵێکی خۆشەوە ئێمە جلی کوردی جلی کوردی یعنی یەکێکە لەو جلە جوانانەی کە هەمیشە جێی شاناسیە بۆ هەموو کوردێک. بێگومان وایە. کاکاوان لەگەڵ کاری هونەریە لە ئێستایا خەریکی چی سەرقاڵێکی و کاری هونەری؟ کاری هونەری ئاخیر کاری هونەری کە شۆرت فیلمێکە تەوامان کردووە، ئێستا لە مەرحەلەی مۆنتاژ و لە مەرحەلەی موزیک و ئەمانەیە، یعنی جارێ بە تاوەتی تەواو نەبووە. کۆتاییشی من شۆرت فیلمێکە کە بەشدار بووم تایە. بەگشتی چۆن باسی فیلم و باسی دراما و سینەما وە لە هەمان کاتە باسی شانۆکەیت، هەست بە جموجۆڵێکەکەیت لە بەڵێ هەڵبەت کە باس لە هونەر ئەکرێ بەعام شاری سلەیمانی یەکێکە لەو شارانی کە پێشەنگە لە زۆرینەی کارە هونەریەکانە، ئەوەکو هەموو هونەر کە باسەکرێ هەڵبەت لە شانۆشە بێگومان سلەیمانی ینی گوڕوجۆشێکی خۆی هەیە، ئەگەرچی ینی ماوەیەکە تۆزێک کەس بووە ینی کاری شانۆ کەمتر نیشان ئەیرێ، بەڵام لە ئێستا گەرم و گوڕێک دروست بووە هەم بۆ کارە شانۆیەکان کە دەستکردن بە ڕاهێنانەکان دەستی پێکردەوە، هەم بۆ کۆنسێرتە هونەریەکان هەموو بەشان گەرم و گوڕێکی زۆر دروست بووە لە شانۆ. ئیترەوە وەکو سینەماش کە با بڵێن خۆم ئێستا زیاتر لەو مەجالەین هەمووی تقریبا مانگێک کە بێ ئێمە فستیڤالێکمان تەواو بوو وەکو بەشی سینەما و فستیڤاڵی تریش بەگشتی باسی فستیڤالەکەکەیت. بەڵێ هەڵبەت فستیڤالەکە فستیڤاڵی کورتە فیلمی کوردی بوو، فستیڤالەکە بۆ هەموو کوردێک بوو، هەم لە ناو هەم لە دەرەوە کوردانی دەرەوە. ئەو فستیڤالە خۆشبەختانە 3 ڕۆژی خایەن و زۆر بە سەرکەوتوانە ئیشەکانی تیانی مایش کرا. لەو فستیڤالەیە کاری هەر 4 پارچەکەی کوردستانی تیا بوو، هەمی بە شۆرت فیلم و فیلمی جوان. دنیا فستیڤالانە گرنگە بۆ ئێمە بۆ هونەرمەندانی ئێمە؟ بەڵێ بەدڵنیایە و گرنگە، یعنی ئەو فستیڤالانە چەندین کەس هەیە یا چەندین دەرهێنەر هەیە و خوازیاری فیلم هەیە چاوەڕێی دەرفەتێکەکە بۆ ئەوەی کە فیلمەکانی تیان نیشان بیرێ. ئێمە لەو فستیڤالە ینی چەندەها فیلم هەبوو نیشانیرە تایە. گەنجانی زیاتریش ئەناسێنرێ؟ بەڵێ گەنجان زیاتر و ئەو بینەرەش کێت بە گەرم و گوڕی و بە گوڕوجۆشێکی زۆرەوەیەت زۆرێک لە دوای ئەو ینی پرسیارەکەن کە ئایا فستیڤاڵی داهاتوو ئێمەش ئەگەر کارێ بکەین وەرئەگیرێ، ینی پرسیاری فیلم زۆر ئەکرێ بە تایبەت لە دوای فستیڤاڵەوە. بەڵێ کورتە فیلمەکەی کە کاری تیاکەن ئێستا هیچ باسیەکەیت یان جارە باسی نەکەین و هەڵیگرین بۆ کاتی خۆی؟ هەڵیگرین بۆ کاتی بەزەوە وەکو کاری هونەری خۆم ئەوە تازەترین کاری هونەری. زۆر باشە. هاوڕێن دیمەنێکیان ئامادە کردووە
ئێسام دیمەنەمان بۆ خانە ئێرەوە و پێخمانەخان ئەم شاشەیەوە پێکەوە بینەریە بین زانین یەکێک لە هاوڕێکانت یەکێک لە هاوکارەکانت کامێکی بۆ تۆ هەیە مەڕواخان بینەری بین فەرموو بەسەرکردنەوەیە جەژنتان پیرۆز بێ لەسەر جەم کارمەندانی کەناڵە ئازیزەکەتان جەژنە پیرۆزەش لە کاکە کاوانەکەم کە ئەمڕۆ میوانە لای بەڕێستان زۆر خۆشحاڵە بووم کە ڕاستەوخۆ لەگەڵتان بوومایە بەڵام ببورن دووبارە پیرۆز بێت و ڕێز و سڵام هەیە بۆ کاکە کاوان کە هاوڕێیەک و برایەکی ئەزیزە کە پێکەوە کارمان کردووە بەڕاستی هونەرمەندێک کە بە معنای کەلیمە هونەرمەندە نواندنەکانی لە هەر کارێکدا کە نواندنی کردبێت جێگەی دەستی دیار بووە زۆر خۆشحاڵ بووم کە منیش یەکێک بووم لەوانەی کە پێکەوە لە درامای گەردوولو لە بەشداریمان کردووە دووبارە زۆر خۆشحاڵم هیوادارم کاکە کاوان هەر لە لووتکەدا ببینم دووبارە زۆر سپاس. زۆر سپاس بەڕێزی مەڕواخانگیان تۆ خوشی ئازیزمیت هەم لە گەردەلوولەوە خوشێکی ئازیزم بوویت و هەمیشە تۆ خوشێکی ئازیزی منیت مەڕواخان زۆر ڕێزم هەیە بۆ خۆت بۆ خانەوادەکەتان ڕێزم هەیە بۆتان هیوام سەرکەوتنتان و زۆر زۆر سپاس بە و پەیامە جوانت جەژن لە ئێوە و لە هەموو لایەک پیرۆز بێ و سپاس دەکەم مەڕواخانگیان ئێمەش ڕێز و سڵامان هەیە بۆ هونەرمەندی ئازیز خاتوون مەڕوا هیوای تەندروستێکی باشی بۆ خوازین ئەوە لێرە ئامادەی هەبوایە بەڵام ڕەنگە نەیتوانی بێت کاری هەبووە نەیتوانیوەکە لێرە ئامادەی هەبێت یادگاری چێ لەگەڵ مەڕوەخان بەگشتی درامای گەردەلوول بەڵێ هەڵبەت کە باسی گەردەلوولەکەی ماڵی حاجی بەڵێ من حەزەکەم لێرەوە یعنی ڕێز و سڵام بۆ هەموو بەشداربووانی گەردەلوول بە هەر سێ بەشەکەوە بە تایبەت کاک جەلیلی ئازیز هیوام لە شتاقی و تەمەندرێژیەتی گەردەلوول یعنی یەکێکە لەو شاکارە دراما جوانانی کە من خۆم هەموو کات شانازی پێواکەم و یەکەم دەرکەوتنی منیش وەکو درامای گەردەلوول بوو چاویان ماجەکەم هەڵبەت وەکو ماڵی خۆشمان ئەو مەڕواخان هەر خوشی ئازیزمە خێزانێک بووین یعنی ئەو خەندە ئەوە سوەیلەخان و کاک عومەر دڵپاک یعنی بڕوا بکەن لە کاتی وێنەگرتنیشە هەر هەستێکی خوشک و برایانە و خێزانی دروست بوو لە ناومانە کە کۆ بووینەوە کە پرۆڤە ئەکرا بۆ دەورەکانمان و کە کاتی وێنەگرتنی ئەو دیمەنانە هەستێکی زۆر خێزانی بە باوک بە برا و بە خوشک کاتێک دیمەنەکان لەسەر ماڵی حاجیە بوون دیمەنەکان جیاواز بوون هەستەکان جیاواز بوون ئەوە بۆچی؟ چی ئەمەی دروست کرده بوو؟ ئەو هەستە کاک جەلیل لێرە من هەزار جار دەستخۆشی لێکەم ئەو ئەحساسیا بووینە ئەو هەستەیا بووینە کە ئێوە بەردەوام پێوتن ئێوە خێزانێکن هەمووی بۆ بازەکردین کە لەم درامایە ئەم خێزانی ئێمە خێزانێکی زۆر ئارامە و زۆر بێوەین ئیتر تەبعاً نووسینەکانی خۆی سیناریۆکەی کاک جەلیل ئەوەی کە ئەیویست لەو ماڵەیە بەو هیوایم کاکاوان ئەفو چیرۆکی هەڵبژاردننی تۆ بۆ ئەو ڕۆڵە بۆ ڕۆڵی کامۆ لە درامای گەردەلوولا چۆن بوو؟ بەڵێ وەڵڵی چۆن بوو؟ من خۆم لێرە سپاسی کاک بەکر فەرەجەکەم من خۆم دوای پەیمانگای هونەر جوانەکان کە تاو بووم ئەو خەریکی ئیش و کاری خۆم بووم لە ناوچەی پیشەسازی لەوێ جێگەیە گەراجێکم هەیە کاک بەکر فەرەج ڕۆژێک لەگەڵ کاک جەلیلا هات پێشتر کاک بەکر فەرەج سەردانیە کردم بۆ دوکان بۆ جێگەی خۆم ڕۆژێک کاک بەکر فەرەج هات کاک جەلیلیشی لەگەڵا بوو من کاک جەلیل دوورا و دوور ئەم ناسی بەس بەو نزیکیە نەمبینی بوو هاتن بۆ دوکان و ئەمانە ئیتر نەمزانی کەمینی بۆ مندانا و نیشانە لەم نەگرێتەوە ئیتر لەگەڵ کاک بەکرا تۆزێ قسەیان لەگەڵ کردم کاک جەلیل وتی با بڕۆین کاک بەکر ئیتر ڕۆیشتنەوەوانە دوایی کاک بەکر وتی کاوان ئەوە درامایەکی بەدەستەوەی کاک جەلیل من تۆم نیشان ناوە بەڵام تۆی بەدڵە و ئەو درامایە من سناریۆکە و بۆێنم ئیشی تیا بکە ئیتر وتم کاک بەکر بەخوا من دابڕام لە پەیمانگا ئەو لە کاری شانۆیی و ئەمانە وتی تۆ سناریۆکە بخوێنەرەوە کاک جەلیل بە کاک بەکرا سناریۆکی بۆ ناردم تەبەن بەو نیەتە خوێنمەوە لە بەردڵی کاک بەکر خوێنمە وتم بابی خوێنمەوە بزانم هیم ئەیەمەوە دەستی ئەڵم ئیش ناکەم بەس کە لێکەم
دوای دەپەڕە لە دوای دەپەڕە کە ڕۆژ سیناریۆکە زۆر بوو دوای دەپەڕە وازم لێ نێنە یعنی بە دوو شەو ڕۆژێک من ئەو سیناریۆم تاو کرد خوێنەوەیم تاو کرد ئەنجا خۆم تەکید بووم کاک بەکرد ئەو سیناریۆ زۆر جوانە وتی کاک جەلیل تۆی هەڵبژاردووە و ئەڵێ حەزەکەی نیشمان وتم تەواو من خۆشم ئەو سیناریۆم زۆر بەدڵە چونکە سیناریۆیەک بوو کوردایەتی نەتەوایەتی شۆڕژێڕی پێوە دیار بوو زۆرم حەز لەو ژانرە درامانەیە کە ئیشی تیا بکەم خۆشبەختانەی تر کە من درامەکەم خوێنوتم کاک بەکرد من لێرەوە سپاسی کاک بەکرێکەکەم کاک بەکرد فەرەز من ڕێزی تایبەتیم هەیە بۆی ئەوە کاک عومەر دڵپاک من ڕۆژێ بوو بە شانازیەوە یعنی ئەموت خۆزگە لەگەڵ کاک عومەرە دەور ببینم خۆشبەختانە درامای گەردەلوول بە زۆرێک لەو هونەرمەندە ئازانی ئاشنا کردم کە ئیشم تیا کردن هەڵبەت مەڕواخانی ژەوەی تر لەگەڵ خەندەخانە شەو نەموش و شەیترەوە هەر دوو خوشی ئازیزن ئێستاش پێتەڵەن کامۆ زۆر ئەرەوەڵا ئەوە سوێی لە خان هەر ڕێزی تایبەتیە دوای ساڵانێک وێنەگرتنی ئەم درامایە دوای ساڵانێک پەخشکردنی ئەم درامایە هێشتا هەستەکەیت ڕۆڵی کامۆ لە کەسایەتی خۆتەوە نزیکە وەڵی ئەوە زۆر زار باس سێواکەم من لە ژیانی خوێندنمە تەبەن من تا پەیمانگای هونەرە جوانەکانم تاوا کرد دوای جار لە کۆلێجی هونەر بەشی سینەما من ئێزگارەوە نەجددی نیم لە سەعیکردن و یعنی بەو شێوە معقەدە زۆر شێوازێک و کامۆ بەڵێ هەڵبەت خوا ئافیان کە خوا لێ خۆشبان ئەوە پشتیوانی هاوڕێم هەم کاک ئاسۆی ڕەحمەتی و هەم کاک حەمەتاڵ و کاکادی لەگەڵ زۆرێک لێرەوە یادیان بەخێر بێ زۆر جار پشتیوانی تۆ زۆر معقەدی یعنی کە لە کاتی تەسویرکردنا لە کاتی وێنەگرتنی کە لە زانکۆ بووین و چەند جاریت معقەدی تو ئەوان پشتیوانجیان خۆ ئاگاو لێمە من کواوەنە حەزم لە سەعیکردنەوەی ئاخر نا دەورەکە وا ئەچتە ناو ئەم سەعی و ئەم کتێبە هێنیت و خوا ئافریکا پشتیوانی بوویتە ناو کەسایەتێکەوە ڕۆڵبینەکەت زۆر ڕاستەقینە بوو بینەر هەستی بۆ ناکرد کەمە ڕۆڵبینین ئەمە ڕاستەقینەیە سپاسانێک مۆڵ هیوام وایە ینی جێی خۆی گرتبێت لە دڵی بینەرە ڕۆڵبینینەکە وا بوو من ئەوەنە سەعیکەر نیم ینی ئەوەنە جددی بم لە سەعیە تا زانکۆشم تاوا کرد ینی ئەو جدیاتە نەبوو بەڵام دوجاری تر تۆ ڕۆڵێکە پێت ئەیرێتێ کە کاک جەلیلیش ینی زۆر تاکیدی لێکرم خاستن ئەو حرەکەی عینەک و کاوان هەرە بێ وا بکەی ئیتر یعنی چەند جار تووڕە بۆ لێم کاک جەلیل دیمەنەکەی دووبارە کرد تۆ ئەم حرەکەت نەکردووە من خۆم ئەم حرەکەی ناکرد کام حرەکەی بۆ دیزانی ئەم حرەکەی ئەبێ ئەمە بکەیت ئەمە کاک جەلیل باجار نە ئەبێت سێ جار ئەو حرەکەی دیار بێت بەڵێ کاک جەلیل یعنی دەورێکی زۆری هەبوو لە ئاکتین بەسەر هەمومانە بەڵێ خات جوانیش لە پەیوەندیکی تەلەفۆنی مانا ڕێزوسڵاوی بۆت هەبوو و ئەویش پێی خۆش بکە لێرە ئامادەی هەبێت بەڵام نەیتوانیوە کە لێرە ئامادەی هەبێت و هەر کە گەڕاشەوە بێگومان ئامادەی بێت لە کورسات مەگەزین و ڕێزوسڵاوی بۆ بەڕێزت هەبوو زۆر ڕێزم هەیە جژنە پیرۆزەشی لێ کردی زۆر ڕێزم هەیە بۆ جوانەخان بۆ کاکە هۆشمەندی هاوسەری زۆر ڕێزم هەیە بۆی و چاویان ماجەکەم هیوان باشی و سەلامەتیانە و لێرەوە جژنە پیرۆزیان لێکەم و سڵاو و ڕێزی تایبەتیم هەیە بۆتان سپاس بۆ تۆ کاکاوان کۆتا پرسیارم بۆ بەڕێزت زۆر ئەوترێت کە درامای کوردی سینەمای کوردی پێویستی بە نوێکاری هەیە خاڵی سەرەکی ئەم نوێکاریە لەکوێیە؟ من پێشکەوتن ئەبینم لە دراما یعنی پێشکەوتن لە ڕووی وێنەگرتن و لە لایت و لە کۆمەڵێشت بەس دایمەن من باز لەواکەم سیناریۆ زۆر گرنگە سیناریۆ زۆر گرنگە بۆ دراما بۆ هەموو ینی بۆ شۆرت فیلمێک بۆ کورتە فیلمێک بۆ فیلمێکی درێژ سیناریۆ زۆر ینی لە ئێستا درامای گەردەلوول بۆیە بەردەوام جێی خۆی گرتوۆتەوە لە ناو دڵی بینەرەکانیە سیناریۆکە زۆر باش بوو ئیتر دوای ئەوەش ئاکتین و ئەو
کارە هونەری و تەکنیکانی ترکە لە دراماکە هەبوو. دەستی خۆش بێ کاکاوانجان زۆر خۆشحاڵ بووین و دووبارە جژنە پیرۆز بێت. بەڕێزن جژن سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەی بەڕێزن دەستە سەرکەوتوو بن.